زۆر باشە ئەگەر بڵێم لە ڕووی سەربازیەوە عەقیدە و استراتیژی ئەم شەڕەم بۆ یعنی کۆبکەرەوە عەقیدە و استراتیژی ئەم شەڕە چی بوو؟ هۆی بزانە لەم 39 ڕۆژە عەقیدەی استراتیژی شەڕەکە چۆن دەستی پێکرد. لێدانی زۆر بەهێز وەک کورد، لێدانی زۆر بەهێز وەک کورد، یعنی ئەمە خاڵی یەکەمە بڵێن لە خۆی لە 4 خاڵ بڵێن عەقیدەی ئەم شەڕە کە کردی. ئەمە یەکەمیان بەو هێزە زەبەلەحا کە تۆ لە ئێرانتدا بە ماوەیەکی کورد چی پێوترێ کە تۆ ئێسکی ئەو شکاند، یعنی ئەڵێن تەکسیر ئەڵام ئێس شکاندن. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم تۆ سەیری بکە ئەساسی ئەم شەڕە عەقیدەکەی چی بوو؟ فڕۆکەی فیوڵ کەیسی 135 کەیسی 135 کە هەمووی لە ئاسمانە بوو. ئەگەر سەیری بڵێن کۆتایی ئیتیفاقەکە بکەی لە فلای ڕادارە چی فڕۆکەی فیوڵ هەبوو پێشەوەی ڕێکەون کە 2 هەفتە ڕای بگرن لە ڕۆمانیا و یۆنانوانە هەمووی فڕی لەم ناوچەیە بوو، ینی بەتەما بوو شتێ بکاتن، هەمووی لە ئاسمان بوو. تۆ ئەم فڕۆکانە چۆنە گەیەنیتە شوێنێکی دوور؟ ئەمە عەقیدەی دووەمی ئەم شەڕە. سێیەمی لە هەمان کاتە کۆمپانیاکانی ئەمریکا وەکو لۆکهێد مارتن، جەنەرال داینامیکس، ئەمانە ریتیۆم، ئەمانە مەجالت دا پێیان کەچەکەکان تاقی بکەنەوە و تەکنۆلۆژیایەکی تازە بخەنە ناویەوە. ئەم چەکانە چ کاریگەری هەبوو لە هەدەفیدا چی بوو هەڵەکانی ئەمانە هەمووی دووبارە ئەکرێتەوە. جگەرەوە تۆ عەقیدەی سێم درۆنی ئینتیحاری خۆکوش، ئەم درۆنانە هاتە مەیدانەوە. ئەم چوارە عەقیدەی شەڕی استراتیژی ئەم 39 ڕۆژە بوو.